سڵاوتان لەبێ بینەرانی شارپرس وەک دەزانین لە ئێستادا بانگەشەی هەڵبژاردن و کاندیدەکان بۆ خۆیان و بۆ لیستەکانیان دەستی پێکردووە کە هەر یەکەوە بە جۆرێک بانگەشە بۆ خۆی و بۆ لیستەکەی دەکات و بە جۆرێک بەڵێن دەدات. بەڵام لە ئێستادا دەپرسی ناخۆ بە گشتی بەڵێنەکانی بەربژێران بۆچی بە ئاستێک دابەزیوە کە پێشتر باز لە مادی 140 و سەربەخۆی هەرێمی کوردستان و پرسی ناوچە کێشە لە سەرەکان دەکرا. بەڵام لە ئێستادا داخوازیەکانی کورد بەرامبەر بەغدا بە جۆرێک دابەزیوە کە کارنامەی لیست و بربژێرەکانیش هیچ وعد و بەڵێنێکی تیانە بەرامبەر بە کورد کە بچنە بەغدا جێبەجێکەن. ئەم ژارە گفتوگۆ دەکەین بە میوانداری بەڕێزان بەڕێز ڕعد ڕەفعات مامۆستای زانکۆ لە شاری هەولێرەوە کە ڕاستەخۆ لەگەڵمانە، هەروەها دڵشاد نامیق چاودێری سیاسی لە شارە زوورەوە. سڵاوتان لێبێت. سەرەتا دەچمە لای کاک ڕعد. بربژێرەکان پێشتر بە مادەی 140 و جێبەجێکردنی دەستور و کێشەی ناوچە کێشە لە سەرەکان و بەڵێن و بانگەشەیان بۆ خۆیان و لیستەکانیان بانگەشەکانیان ئەڕازانەوە، بەڵام بۆ ئەم هەڵبژاردنە هیچ بەڵێنێکیان لە نابینین کە بە کورد بدرێت. بەناوی خۆی گوڵمێنیبان دیارە ئەو هەڵبژاردنێکەوە ئێستا تێدا گوزەر دەکەین و لە دەیدا ئەنجام دەدرێت جیاوازێکی زۆری هەیە لەگەڵ هەڵبژاردنەکانی تر، بە تایبەتی لە سیستەمی هەڵبژاردنکەوە بۆتە سیستەمێکی باز نەفراوانی تاکاندیدی دەنگ نەگوازراوە. ئەوەی کردوکەوە ڕاستەوخۆ کاریگەری هەبێت لەسەر ئەدای بربژێر و کاندیدانە، هەروەها بەرنامەی کاندیدەکان. بەڵام خودی خۆی لەو باڕدامەکەەوە بوارە گشتیەکە وای لاتۆکەوە ئێستا سیاست خەڵکانش کەوتە ناوی سیاست دەکەن ویان دەستن خۆیان کاندید دەکەن بۆ ئەندام پەرلەمانی حزبەکان کاندید دەکەن. بواری سیاستکردنیان نییە، یان زۆربەی ئەو خەڵکانێکەوە ئێستا کاندیدن خەڵکانێکنکەوە لە ناو سیاست سەرقاڵ نەبوونە، هەروەها قاڵ نەبوونەتەوە، هەروەها ممارەسەی سیاسیان نەکردووە. بە تایبەتی کاندیدبوون بۆ پەرلەمانی عێراق پێویستی بە ئەزمونێکی پۆلی سیاستکردن و تێگەیشتن لە یاسا و ڕێستا و دەستوری عێراقا، هەروەها تێگەیشتن لە ڕابردوو مێژووی ئەو پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و عێراق، یان پەیوەندی نێوان بزافتی کوردایەتی لەگەڵ ئەو ڕژێمە یەک لە دوایەکانی عێراق. ئەوانە هەموو پێویستی بە تێگەیشتن و پێویستی بە ئەرشیفکردن و پێویستی بە ئەزمون هەیەکەوە بتوانی بۆ ئەوی بتوانین بەرنامەی خۆت پێشکەشکرد. بەداخەوە ئێستا هەم حزبەکان ئاستی مەطالب و داواکاریەکانیان زۆر بچووک بووتەوەیکەوە تەنها 200 ملیارەکە بگات بە هەرێمی کوردستان، کەوا پێشتر بریتی بوو لە ناوچە کوردستانیەکانی کەوا دەرەوەی هەرێمی کوردستان بوو، بە شەراکەتی ڕاستەقینە بوو، هەروەها داواکردنی دامەزراوەی عێراقی بوو، دیموکراتیت بۆ عێراق بوو، فیدراڵەتی سەسپاندنی فیدراڵێت لە هەرێمی کوردستان. ئەوانە دەبین هەموو لە پاشەکشێدایە وای کردوکەوە ئاستی داواکاری حزبەکان نزم بێتەوە، وای کردوکەوە ئاستی خودی کاندیدەکانیش هەم نزم بن هەم بەرەو نزمی بڕاتەوە. بۆیە سیر دەکەین ئێستا ئەو داواکاریانێکەوە دەکرێن دەتوانین بڵێن لە ئاستی عقلەتی حزبە سیاسیەکاندایەکەوە خەمی گەوریان نەبووتە خەمی میلەتی کورد و پاراستنی بەرژەوەندە باڵەکان و هەروە بەرەو پێشبردنی دیموکراتیت و تەسیسکردن و دامەزرانی دامەزراوە دیموکراتیەکانی هەرێمی کوردستان و عێراق. بۆیە سیر دەکەین داواکاریەکانیشان نزم بوویتەوە، ئاستەکەی نزم بوویتەوە. کاک دڵشاد دێمە لێ بەڕێزت لاوازی لە بەڵێنی کاندیدەکان و ساردی لە بانگەشەی هەڵبژاردندا ئەمە نابێتە سەرەتایەکی خراپ بۆ دۆزی کورد لە حکوومەتی داهاتووی عێراقدا؟ بەڵێ سڵاو لە ئێوە و لە میوانی بەڕێزیش کە لە هەولێرەوە من بە خزمەتیانەکەم. دیارە مەسلەی هەڵبژاردننی ئەم جارە وەک مامۆستای بەڕێز باسی کرد کۆمەڵێک تابێتمەندی خۆی هەیە، بەڵام هۆکاری ئەوەی کە بانگەشە بڵێن کزە یاخود بە جۆرە لە جۆرەکان لاوازی پێوە دیارە لە ڕووی ئیعلامی و هەڵمەت و هێرشکردنە سەریەک و ئەوانە لە چاو هەڵمەتەکانی پێشتری هەڵبژاردن جیاوازە لەوەی کە بەڵێنی کاندیدەکان بۆچی ئاوایە و بەڵێنەکان بۆچی لە هەڵبژاردن بۆ هەڵبژاردنێک ئەگۆڕێ. تەبان کۆمەڵێک هۆکاری هەیە، گەورەترین هۆکاریان بە بڕای من ئەوەیە کە
مەسلەی نەبوونی هەڵمەتێکی زۆر تونوتیش لە نێوان لایەنەکان ئەوەیە کە لەم جۆرە سیستەمەی هەڵبژاردن هەر تۆزێک لێگەیشتن لە نێوان حیزبەکان هەبێ پێش ئینتیخابات ئەتوانن وا بکەن کە یەکلایی بکەنەوە کورسیەکان بۆ خۆیان و بۆ یەکتری یەکلایی بکەنەوە و جۆرێک لە ئیطمئنان بە یەکتری بدەن کە کێ لەکوێ چەند کورسی ئەهێنێ وەکام بازنە حەسمە بۆ کام لایەن وەکام بازنە شوێنی منافەسە و کێبەرکەیە ئەمە تەبیعەتی سیستەمەکە ئەماڵێ خاڵێکی تر مەسلەی ئەوەی کە ئایا داواکاری یاخود بڵین بەڵێنی کاندیدەکان ئایا دابەزیوە بۆ مەسەن شتی بچوو کە مەسائلی بودجە و ئەوانەیە بڕای من ئەمە لەسەر ئاستی کاندید لەوانەیە بێ بەڵام لەسەر ئاستی حیزبە سیاسیەکان بەڕاستی بەم شێوازە مطلقە نییە و حیزبە سیاسیەکان کە ئێستا لە هەموو بازنەکانی هەڵبژاردن لە کوردستان کاندیدیان هەیە بە شێوەیەکی زاقوە لەسەر ئاستی سەرکردایەتی خۆیان جەخت لە مەسلەی جێبەجێکردنی دەستوری عێراقەکەنەوە و خواستەکانی گەلی کوردستانیش بۆ مەرحەلەی ئێستا بۆ مەرحەلەی عێراقی دوای 2023 تقریبا لە دەستوری عێراق نووسراوەتەوە کاتێک ئەوترێ جێبەجێکردنی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان هەموو ئەو بابەتانە ئەگرێتەوە کە پێشتر باسی لێوە کراوە مادەی 140 مەسلەی هێزی پێشمەرگەیە مەسلەی سنووری هەرێمی کوردستانە مەسلەی تەطبیقکردن و گەڕانەوەی ئاوارەکانە و هەروەها کەواتە ئەمانە کەوترا دەستور هەموو ئەمانە ئەگرێتەوە بەڵام ئەی بۆچی کاندیدەکان لەسەر ئاسی تاکە کەس نایەنە سەر ئەم بابەتانە و زیاتر جەخت لە کۆمەڵشتی ترەکەنەوە بە بڕای من کۆمەڵێک هۆکاری هەیە ئەوش لە گرنگترینیان ئەوەیە کە بەداخەوە ڕۆحێتێکی پۆپۆلیستی و شەعبەویەت و شەقامگەرایی زاڵە لە کوردستانە و کاندیدەکانیش بەبێ ئەوەی هەستی پێ بکەن بەشێکیان و بەشێکیشان بە ئەم قەست شوێنی ئەم شەعبەویەتە کەوتون و شوێنی ئەم جۆرە لە شەقامگەرایی کەوتون کە پێیان وایە بەشێک لە کاندیدەکان کە قسە ئەکەن و ئەزانن کاندیدی مختارن یان کاندیدی مەجلیسێکی مەحەلین یاخود کاندیدن بۆ ئەنجومەنێکی خزمەتگوزاری لە شێوەی شارەوانی لەبەرەوە ئەرک و مەهامی ڕاستەقینەی خۆیانیان یا لەبیر چۆتەوە یان لەبەر زاڵی پۆپۆلیزم و مەسلەی شەعبەویەت لەبیریان کردووە و هەر بە قەسد عن قەسد کۆمەڵێک بەڵێن ئەدەن کۆمەڵێک لەسەر کۆمەڵێک بابەت قسە ئەەکەن کە ئەسڵەن ئیشی ئەوان نییە بە تایبەتی مەسائلی خزمەتگوزاری مەحەلی و مەسائلی کۆمەڵێک شت کە لە ئەنجومەنە مەحەلیەکانە ئەکرێت کەواتە بەشێکی پەیوەندی بە سەقافەتی کاندیدەکانەوە هەیە و بەشێکیشی پەیوەندی بەو ڕۆحێتە شەقامگەراییە زاڵەوە هەیە کە لە کوردستان هەیە کە پێویستە کەسێک بۆ ئەوەی دەنگی بگا کۆمەڵێک شت بڵێ جا ئەم شتانە ڕاستن یان نا لەگەڵ ئەوە ئیش تەبیعەتی ئیشی ئەوە ئەگونجێت یان نا گرنگ نییە مهم ئەوەیە خەڵک پێی خۆشە ئەووا بڵێت مهم ئەوەیە خەڵک پێی خۆشە ئەو بڵێت مەسەن ئێمە پردێکەکەینەوە لە فلان گوند کاتێکە بووم بە ئەندامی پەرلەمانی عێراق لە کاتێکە ئەمە نە ئیشی ئەوە ونا ئەگەر ئەویش بچێتە پەرلەمانی عێراق ئەتوانێت داوایەکی وەها بکە لەبەرەوە ئەمە بەشێکێتی تری پەیوەندی هەیە بە ئەوەی کە لەم هەڵبژاردنە ئێمە کاندیدی سربەخۆمان هەیە کۆمەڵی کاندیدمان هەیە کە لە دەرەوەی حیزبەکان کاندیدن و بەشێک لەمانە بە جۆرێک لە جۆرەکان خۆیان بێبەری کردووە لەو سیاستەی کە تا ئێستا لە کوردستان هەیە و ئەلبەتە بەشێک لەمانە کەسی فعال و کاریگەر بوون لە ناو حیزبەکانە و تەنانەت خەڵکی ئاستبەرزیش بوون لە ڕووی سیاسی و مەکانەتی سیاسیەوە بەڵام ئێستا جۆرێک لە جۆرەکان هەموو ئەو سیاسەتی ڕابردویان خستۆتە لاوە و خۆیان بە شتێکی نوێ پیشان ئەدەن و ئەیانەوێت نەوەیەک لە قسە بکەن کە پێشتر نەکرابێ ئەمانە بەشێکی ئەو بابەتن ئەلبەتە بەشی گرنگی تریش لەمە ئەوەیە کە ئێمە نەتوانراوە ئەوەی کە پێویستە تا ئێستا لە عێراقا جێبەجێ بکرێت تا بینە سەرخاڵی تر و ئەسڵەن ئێستا حکوومەت و دەوڵەتی عێراقی بەشێکی زۆر لە کارەکانی بەنسبەت هەرێمی کوردستانەوە پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستان و ناوچەکانی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان لە فەراغی دەستوریا بەڕێوە ئەچێ و جۆرێک لە پێشێلکاری دەستوریان نەک فەراغی دەستوری لە پێشێلکاری دەستوریا بەڕێوە ئەچێ و کاندیدەکانیش لە بری ئەوەی جەخت لە نەهێشتنی ئەم پێشێلکاریە بکەنەوە دابەزیون بۆ بابەتی خەدەمات و خزمەتگوزاری و مەسائلی مەحەلی کە ئەمە ئیشی بەڕاستی ئەنجومەنە خۆجێیەکانە نەئیشی کاندیدی پەرلەمانێکی ئیتیحادی لەسەر لە حکوومەتێکی فێدراڵیە من ئیزافەیەکی کەش بکەم بەڕاستی ئەویش ئێستا لە عێراقا لە تەواوی عێراقا بەجگە هەرێمی کوردستان کاندیدەکانی عێراق جەخت لەسەر ئەم شتانە ئەکەنەوە مەسەلەی کارەبا مەسەلەی خەدەماتی ژێرخانی جادە و مەسائلی ئاوەڕۆ و نەبوونی ئاوی خواردنەوە و نەبوونی خەستەخانەی باش و نەبوونی کۆمەڵێک شتی کە ئەمانە ئەساسیاتن بەنسبەت هەندێک پارێزگای عێراقەوە کە زۆر لە دواوەن و ئەو کاندیدەکانی عێراق و عەرەبەکان لەو پارێزگایانە لەسەر ئەم شتانە تەرکیزیان هەیە و بەمانە داوای دەنگ لە خەڵک ئەکەن
بەشێک لە کاندیدەکانی ئێمەش خۆویستانە یان خۆنەویستانە شوێن ئەم شەپۆلە کەوتون و پێیان وایە ئەوەی کە بۆ بەسرە دروستە بۆ هەرێمی کوردستانیش دروستە و ئەوەی بۆ ڕۆمادی و مووسڵ دروستە پێویستە کاندید لێرەش بە هەمان نەفەس قسە بکە لە کاتێکە تەبعاً ئەمە جیاوازیەکە زۆر زۆرە و سەقافەتی کاندید پێویستە زۆر لەوە گەورەتر بێ کە شوێن مەسەن هەم پۆپۆلیستی هەڵمەتێکی پۆپۆلیستی بکەوێ هەم شوێن خیتابێک بکەوێت کە لە مەحافەزەیەکی ترە و پەیوەندی نییە بە دۆخی پارێزگا و بازنەکەی ئەوەوە. بەڵێ سپاس کاک دشا دەگەڕێم وڵای بەڕێزێت کاک ڕەعەت دەوترێت خول بە خول ئاستی کارکردنی پەرلەمان بە هەرێمی کوردستان و بە عێراقیشەوە دادەبەزێت ئەدای کاندیدەکان لە ئێستادا ئەو دروشمانەی کە ئەیڵێنەوە کە هەندێک دروشم باسەکرێت کەسێکی ئاسایش لەوانەیە لە ڕووینێت کە بڵێت ئەمە نابێتە هۆکار بۆ حکوومەتی داهاتوی عێراقکە ئەم کاندیدانە ئەچنە ئەو حکوومەتەوە ئاستێکی باشیان نابێت بەڕاستی و قسەی بەڕێزت باس کرد زۆر دقیقا ئەمە لە دوای 2023 لە دوای سقوتی نظامی سەدام حوسێن ئەو لە 2004 مەجلیسی ئینتیقالی دەوڵەتی عێراقی دروست بوو دواتر لە 2005 دەستور و پەرلەمان سیر دەکەین ئەگەر لە خولی یەکەمی پەرلەمانی عێراق ئەنجومەنی نێنەرانی عێراق سیر دەکەین زۆربەی هەر زۆری ئەو کەسانی کەوا لە هەرێمی کوردستان بوو بوون ئەندام پەرلەمان لە عێراق خەڵکانێکی ئەندامی مەکتەبی سیاسی حزبەکان بوونە خەڵکانێکی باڵا دەست بوون لەناو حزبەکان خاوەن قەراری سیاسی بوون ئەگەر خاوەن قەراری سیاسیش نەبان بەشێک بوونە لە قەراری سیاسی دواتر خەلفی و ئەزمونێکی سیاسی باشیان هەبووە دواتر لە عەرەبی زمانزانێکی باش بوونە لە ڕووی یاسایی شارەزا بوونە بەڵام سیر دەکەی ساڵ بە ساڵ یان خول بە خول سیر دەکەین ئاستی پەرلەمانتارەکان کاندیدەکان بەرەو نزمی ڕۆیشتوکەوە ئێستا دەبین چ زۆرە خەڵکێک هاتووە خۆی کاندید کردو و یان حزبەکان کاندیدیان کردوونە سیر دەکەین خەڵکانێکەوە کوردەکەی تاوانێت سزای عەرەبی ئێستا بیکەی ئەندامی پەرلەمانی عێراق لەوێ چۆن دەتوانی خۆی زمان بریتە لە لێک تێگەیشتن ئەگەر خودی زمانەکەت نەبێتکەواتە لە ئەسلی بابەتەکەت ناتوانین لێک تێبگەیت چۆن ئەگەر لە بەغدابیت ئەسڵەن نەتوانین لیان تێبگەین نتوانین تیان بگەینی چۆن دەتوانین داپۆشی لەسەر مافی گەلی کورد بکەین چۆن دەتوانین بەژەندێ باڵاکانی خەڵکی کوردستان پارێزی ڕاستی ئەوە جۆرێکە لە بێڕێزیکردن لە نەک تەنها لە ئاستی کاندیدەکان بێڕێزیکردنە جۆرێکە لە جۆرەکانی بێڕێزیکردن بەرامبەر خەڵکیش بەرامبەر خەڵکی هەرێمی کوردستانیش بۆیەکەوە حزب یان تەوەجوهی سیاسی وا بۆکەوە ئەو جۆرە کاندیدانە کاندید بکرێن و ببرێنە بەغدا لەوانەیە هەندێکیان دەرسن بە سیفەتی ئەوەیەوە حزبەکەی تەوجیهی حزبەکە یان تەنان هەر ئەوەی بماوەتەوەکەوە یەک کاندیدی هەیە و حزبە لەو شوێنە لەوانەیە خودی حزبەکە دەنگ بێنێت بەڵام ئاستی تەنان ئێستا هەندێک حزبێ هەر پەردەی بە پەردا کاندیدەکانی شاردۆتەوە بۆ ئەوی ئاشکریان نەکات بەرامبەر ڕایگشتی و بەرامبەر خەڵکی بەرامبەر دەنگدەر کەوا چ زۆرە ئاستێکن چ زۆرە خەڵکێکن بۆیە بەڕاستی ئەوە گاڵتەکردنە بە عەقلی خەڵک ئەوە هۆکارێک سەرەکیەکەوەکەوە ئاستی کاندیدەکان بەرەو نزمی ڕۆیشتە دوو خودی حزبەکانی ژوایە ئێستا لەسەر ئاستی باڵای حزبەکان خەڵکێکی گوێڕایالیان دەوێت خەڵکیان دەوێتەوە بە هەموو شێوەیەک تەوزی وەکو مامەڵەیەکی کۆیلیانیان لەگەڵ بکەن خەڵکی بە ئاست و بە مستەوا و خەڵکێکەوە خاوەن ئەزم و سیاسی بێ بەڕاستی بەو جۆرە مەرجانەی ئەو حزبانە قبوڵ ناکات بۆیە دێن بەرەبرە ئاستەکان نزم دەوێتەوە تا خەڵکێکەوە لە ئاستی خەڵکی ئاسایش نزمترە بە مەرزی ئەو حزبان ڕازی دەبێتەوە بێتە ئەلقەلەگوێ ئەو حزبانە هەر تەوجیه و ڕێنمایی و بڕیارێک لە شارەکانی هەولێر و سلێمانی بۆی دەرچوو ئەو لە بەغداد جێبەجێ بکە ئەوەش یەک لە هۆکارە هەر سەرچیەکانەکەەوە ئاستی کاندیدەکانی زم کردووە هۆکارەشتری سێم ئەوەیەکەوە ئاستی کاندیدەکان نزم بوو ئێستا خودی سیستەمی هەڵبژاردنەکەی وەکو باسمان کرد بۆتە جوگرافیە و ناوچەگەرێتی و عەشیرەت و بنەماڵە وای لاتۆکەوە خەڵکانێک هیچ پەیوەندیشیان بە سیاستەوە نیە بەڵام لەبەر فڵان عەشیرەتە فڵان بنەماڵەیە پاڵپشتی دەکات لەو ناوچەیە لە سنووری ئەو بازنەی ئینتیخابی و هەڵبژاردنە ئەو عەشیرەتە زۆرینەیە دەنجی هەیە و بەشدار دەبێت کەواتە کاندیدێک دادنێن بۆ دڵخوازی ئەو عەشیرەتە بیان ئەندامی ئەو عەشیرەتە بێتە زمان حاڵی عەشیرەتەکە پێش ئەو بێتە زمان حاڵی میلەتی کورد. بەڵێ کاک دشات بۆ بەڕێزت ئایا هیچ متمانەیەک ئەبینیت لە ئەم خولەی پەرلەماندا کە ئێستا لە هەڵبژاردنین بەرەو ئەوە ئەڕۆین لە نێوان هاوڵاتیان و هیچ متمانەیەک ئەبینیت لە نێوان هاوڵاتیان و ئەو کاندیدانی کە خۆیان هەڵبژاردووە؟
کاک دڵشاد بەڵێ بەڵێ طبعا مەسلەی بەڵێ پەیوەندی بینی هاوڵاتی و نوێنەرەکانیان لە پەرلەمانی عێراق بەنسبەت دەوڵەتی فیدراڵیەوە جیاوازی هەیە یعنی لەگەڵ ئەوەی ئەو نوێنەرانی هەرێمی کوردستان نوێنەرانی خەڵکی کوردستان کە لە پەرلەمانی کوردستانن لە ڕاستیە مەهامی هەردوو پەرلەمانەکەش جیاوازە لەبەرەوە ئەوەندەی گرنگە کە ئەم نوێنەرانی کە ئەچنە پەرلەمانی عێراق خواستەکانی خەڵکی کوردستان وەک دەستە جەمعی جێبەجێ بکەن نەک خواستی تاکە کەس و تاکە حیزب ئەوەی کە پەیوەندی هەیە بە خواستی خەڵکی کوردستانەوە لەوەی جێبەجێکردنی دەستور لە گێڕانەوەی هاوسەنگی لە گێڕانەوەی مەسە متمانە لە جێبەجێکردنی ئەو شایستە دارایی و یاسایی و هەروەها سەربازیانەی کە هی هەرێمی کوردستانەوە لەوێ بێ دەبن ئەمە ڕاستە ئەمان وەک قانون دیفاعی لێ ئەەکەن و لە ناو پەرلەمانی عێراق لە پرۆژە یاساکان ئیشی لەسەر ئەەکەن و ئەوانە بەڵام بەشێکی زۆری ئەم بابەتانە پەیوەندی بە دانوستانی سیاسی هەیە لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و قیادەی سیاسی کوردستان لکە حکوومەتی عراقی ئەیکا چونکە بینیمان سەرڕای هەر هەموو هەوڵەمەکۆکیەکانی ناو پەرلەمان و هەموو ئەو هەوڵانەی کە لە پەرلەمانی عێراق دران بۆ بەرامبەر بۆ مەسەلەی شایستە داراییەکان و بۆ کۆمەڵێک بابەتی تر کە تەنانەت داوا ئەکرا لە هەنێک لای هەندێک پەرلەمانتارەوە کە هێزی عراقی بێت بۆ هەنێک پارێزگا بەڵام ئەمانە هیچی گوێ لێ نەگیراوە دواتر حکوومەتی عراقی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کەوتەوە توێژ بۆ جێبەجێکردنی هەندێک بابەت کەواتە کۆنتاکتی ڕاستەوخۆ لە نێوان پەرلەمانتاری عێراق و لە نێوان هاوڵاتی هەرێمی کوردستان بە بڕوای من کۆنتاکتێکی زۆر ضرور نییە ئەوەندەی کۆنتاکتێکی گرنگ و بەردەوام هەبێ لە نێوان پەرلەمانتاری کورد و پەرلەمانتاری هەرێمی کوردستان لە بەغا لەگەڵ قیادەی سیاسی حیزبەکان و لەگەڵ ڕوئیای سیاسی هەرێمی کوردستان بە دەرەجەی یەکەم و پاشان لەگەڵ کۆدەنگی سیاسی هەرێمی کوردستان و لە هەموو ئەوانەش گرنگتر لەسەر مەسەلەی کە خەڵکی سێمە مەسەلەی جێبەجێکردنی دەستور و ئەوانە ئەگینا ینی هاوڵاتی ئێمە ئێستا ئەو بەڵێنان بەشێک لەو بەڵێنانی کە ئێستا پێ ئەدێ هاوڵاتی هۆشێر هەر ئێستا ئەزانێ ئەوانە ڕاست نین ئیشی بەندان پەرلەمان نییە ئەوەی کە ئەندام پەرلەمانێک ئەڵێ من ئەچمە بەغدا بۆ ئەو موچە و بودجە بگێڕمەوە ناتوانێت ینی ئەندام پەرلەمان توانای گێڕانەوەی موچە و بودجەی نییە ئەمە حقیقەتە ئەوە ئەزمونیش پێوتین ئەوەی ئەبینین تەنها یەک شتیان بەدەستەوە ماوە کە بڵێن لە بەغدا ئێمە ئەوە ئەەکەین ینی جگە لە مادەی سەدەچل و جگە لەسەر بەخۆی هەرێمی کوردستان و جگە لەسەرەکان تەنها ئەتوانن بڵێن ئێمە ئەگەر توانیمان ئێمە لە مانگەکانی داهاتووە ئەتوانین 200 ملیارەکە بێنین بۆ هەرێمی کوردستان و بۆ ئەوەی کە موچەی فەرمانبەران بەبێ پاش ئەمە بەڕاستی ئەمە ئێستا بووە بە یاسا مەسەلەی 200 ملیارەکە دەرچووە لە پەرلەمان نەماوە جارێکی تر لە پەرلەمان مناقەشە ناکرێتەوە نە ئەم پەرلەمانی ئێستا هەیە نە پەرلەمانی داهاتووش قانونی موازنە ساڵێکی تر دێت و ئیتیفاقێکی تری لەبارەوە ئەکرێت ئەمێنێت یان نەمێنێت زیادەکە کەمەکە ئەوە مەسەلەیەکی تر یان ئێمە ڕوونا مەسەلەیەکی تەکنیکیە و پێشتر اتفاقی تەکنیکی ئەکرێت دواتر ئەبێتە پەرلەمان و دەنگی لەسەر ئەدرێت بەبەستم چییە ینی ئەوەی کە بەشێک لەو بەڵێنانی کە هەر ئێستا کاندیدی بەڕێز ئەیدا بە خەڵکی خۆی هاوڵاتی و دەنگدەری هۆشیار چاوەڕ ئەبێت ئەزانەیە کە بەشێک لەمانە ڕاست نین و ناتوانێت جێبەجێ بکە مەسەلەی ئەوەی کە ئایا دێنەوە گوێ لە خەڵک ئەگرنەوە جارێکی تر دەبعەن زۆر لەم ئەندام پەرلەمانە بەڕێزانە لە ساڵی کۆتاییان بە تەواوی دێنەوە کوردستان و بەشێکی زۆریان ساڵی کۆتایی دائنێن بۆ هێرشکردنە سەر هەرێمی کوردستان و تەنانەت سەر حیزبەکانی خۆیان و بەشێکی ژیان ئێستا دیاردێکی سێر پێیا بووە بەشێکیان لە کۆتاییەکانی ئەندام پەرلەمانێتیانە واز لە حیزبەکەی خۆشانەهێنن و تەنانەت هێرشەکەنە سەر قیاداتی سیاسی خۆیان و حیزبەکانیان لە پێناوی ئەوەی دەنگێک کە بەناڕازی ئەزانن لە کوردستان بەدەستی بێنن کەواتە ئەم جۆرە لە پەیوەندی بە بڕای من هەر ئەمێنە لە نێوان ئەندام پەرلەمان و لە نێوان خەڵکی کوردستانە بەڵام ئایا گرنگە ئەم پەیوەندی هەبێ یاخود گرنگە پەیوەندی قیادەی سیاسی و لەگەڵ قیادەی سیاسی حیزبەکان پارتە سیاسیەکان لەگەڵ ئەندام پەرلەمانە هەبێ لە بەغا کە بڕای من ئەمەی دۆمیان گرنگە و ئەمەش پێویستی بە خەتی سیاسی هەیە کە ئێستا هێڵی سیاسی گشتی حیزبەکان ڕوونە و هێڵێکی دیاریکراویان هەیە هاوپەیمانی ئەڵێ یەکدەنگی و کۆدەنگی و مافەکانی گەلی کوردستان پارتی دموکراتی کوردستان ئەڵێ دەستور و یەکدەنگی و کۆدەنگی و مافەکانی گەلی کوردستان و حیزبەکانی تریش هەریەکە و لەم چوارچێوەیە دەرناچن وەکو حیزب ها بەڵام بەشێک لە کاندیدەکانیان هەر لە ئێستاوە بەشێک لە کاندیدەکان لەم بەرنامە بڕاگەێنراوە دەرچوون جا ئایا لە داهاتوو هەر بەتەواوی لە حیزبەکانیشان دەرناچن ئەمە ئەزمون پێوتین کە ئەمە کراوە ئەمەش لە پێناوی ئەوایە کە جارێکی تر هاوڵاتی ئێمە دەنگەکەی بەدەست بێنەوە ئەم جارە بە موچە و بودجە جاری پێشووتر بە جاکردنەوەی هەرێم و
سەربەخۆکردنی هەندێک پارێزگا ساڵی پێشتری پێش ئەوە هەندێک بابەتی تر مەسلەی گێڕانەوەی هەندێک شوێن و ئەوانە کەواتە ئەم جۆرە لە خیتاب بای ئەوەی تیا هەیە کە ئەندام پەرلەمانەکان دیسانەوە بتوانن زاڵ بن یاخود با بڵێ سەیطرە بکەنە سەر دەنگدەری خەڵکی کوردستان بەڵام خاڵێکی هەرە گرنگی ئێستا لە یاسای هەڵبژاردن هەیە کە پەرلەمانتار بە ئاسانی ناتوانێ کوتلەکەی خۆی جێبێڵێ و بچێتە پاڵ کوتلەیەکی تر بە تایبەتی پێش پێکهێنانی حکوومەت ئەمەش وە ئەکات ئەندام پەرلەمان کەمتر دەرفەتی ئەوەی هەبێکە بکەوێتە ژێر تەماح و مەسائلی ئیمتیازاتەوە لە بەغا و دژی هەندێک بابەت لە هەرێمی کوردستان بۆسێتەوە کە ئەم بابەتانە سەر ڕێی خلافی لایەنە سیاسیەکان لەگەڵ یەکتریا لە هەرێم بابەتی هێڵی سوورن و هەمویان لەسەری متتەفقن بەوەی کە ئەمانە لەگەڵ بەغایە هەمویان یەک جۆر خیتابیان هەیە ڕەنگە لە وردەکاریەکانی کێشیان هەبێت بەڵام بە بڕوای من گرنگە هەمیشە ئەندامی پەرلەمانی عێراق کە ئێستا کاندیدە و سبەینی ئەندام پەرلەمانە ڕازگۆ بێ لەوەی کە شتێک بڵێ ئیشی ئەو بێ توانای جێبەجێکردنی هەبێ خاڵێک بە خەڵک بڵێ 4 ساڵی دی ئەم کاتانە بێتەوە جارێکی تر لە ڕووی بێ داوای دەنگیان لێ بکاتەوە شتێک نەڵێکە خۆی هەر لە ئێستاوە ئەزانێ ئیشی ئەو نیە و ناتوانێت جێبەجێکە. بڵێ کاگرات ئەگەری مۆڵێ بەڕێزت کۆتا پرسیارم بۆ بەڕێزت ئەگەر شتێکی تریشت هەبێ ئەتوانی ئاماژەی پێبیت لە ماوەی 4 ساڵی ڕابردووە کە بەڕێمان کردووە هاوڵاتیان بە کۆمەڵێک کێشەدا تێپەڕین ئەیانوت ئەگەر ئەم جارە هەڵبژاردن بکرێت ئەبێت کاندیدەکان دروشمیان چی بێت ئێستا گەشتونەتە ئەو خاڵی کە هەڵبژاردنە و جومان لە دروشمی هەموو کاندیدەکانیش بووە ئەمێ کۆمنتی بەڕێز بزانم لەو بارەوە. بەڕاستی ئەوە کێشەیەکی قوڵی دەتوانین بڵین سۆسیۆلۆجیە لە نێوان خەڵکی هەرێمی کوردستان و حزبەکان و کاندیدەکان بەوەیەکەوە متمانە نەماوە متمانەکەش بۆچی نەماوە ئەوە جاری یەکەم و دووەم نییە کەەوە ئەو حزبانە سیر دەکەین لە ئێستا پێنجەم لە شەشەم خوری پەرلەمانی عێراقە لە هەرێمی کوردستان ئەوە کابینەی نوێمە ینی ئەوانە هەموو ئەو کاتێک خول بە دوای خول حکومت بە دوای حکومت دێت بەڵێنی گەورە دراوە بە خەڵک خەڵکەکە لە بەڵێنەکان سیر دەکەن پێچەوانەی ئەنجام درراوە ئەوە وای لە کردوەکەەوە متمانە لە نێوان خەڵک و ئەو دەسەڵاتداران یان تەنانەت حزبە سیاسیە ئۆپۆزیسیۆنەکانیش نەمینێت ئەو نەمونی متمانەیە وای دەکردوەکەەوە بە هیچ شوەیەک ئێستا پەردەیەکی دەتوان بڵین ئەستور هەیە لە نێوان خەڵکو یان جەماوەر و حزبەکان بۆیە تەماشا دەکەین ساڵ بە ساڵ ڕێژەی بایکۆتی خەڵک بۆ هەڵبژاردنەکان کەمتر دەبێت کە پێی وایە ئەو حزبانە ڕازگۆ نەبوونە لەگەڵ دەنگدەرەکانیان یەک دوو پێشیان وایە ئەگەر ڕازگۆر بن بەشێشیان ئەوە نەیانتوانێت لە ئاستی ئەو تەحەدایانێکەوە هەیە لەو ئاستەدا بن بتوان گۆڕانکاری ڕاستەقینە ئەنجام بدەن کە بەڕاستی ئەو هەڵبژاردنی ئێستا ئەنجام دەدرێت وایە لەوانەیە حزبێک چەند کورسێک کەمتر بکە حزبێشتر چەند کورسێک زیاد کە بەڵام چی دەتوانین لە ژیان و بژێوی خەڵکی بگۆڕێت چەند دەتوانرێت هێزی پێشمەرگە هێز سەربازەکانی عراقی بێلایەن بکرێت و بکرێتە دەوڵەت چەند دەتوانێت دامەزراوەکانی دادگا سەربەخۆ بکرێت و بێتە نوێنەری ڕاستەقینەی میلەت چەند دەتوانین پەرلەمان شکۆی بگەڕێتەوە بتوانێت بە ئەرکە سەرچیەکانی خۆی هەستێکەوە یاسادا ڕێژێت بۆ میلەت باشان بتوانێت چاودێری بکات و محاسبەی حکومت بکات و بتوانی ئازادەکان فراهم بکە چەند دەتوانین ڕۆژنامە نووس و چەند دەتوانی مامۆستاتی هەڵ نەدرێت یعنی ئەوانە هەموو پرسیارن خەڵک دەزانێت دوای هەڵبژاردن ئەو بابەتانە هەمووی دەمینێتەوە هیچ لە واقعی هەرێمی کوردستان و عێراق ناگۆڕێت بۆیە دەڵێن بچم نەچم هەریەکە بە تایبەتی حزبەکان نەیانتوانی بە شێوازێکی نوێ بە پرۆژەیەکی هاوبەش بتوانن بە تایبەتی حزب ئۆپۆزیسیۆنەکان بە پرۆژەیەکی هاوبەش بێنەوە گۆڕەپانی سیاسی و بێن هەڵبەتی هەڵبژاردن ئەنجام دەن و بتوان گۆڕانکاری ئەنجام دەن ئێستا من ئەگەر دەنگ بە حزبی ئەلف دەم هیچ جیاوازێکی نیە لەگە حزبی با تەنها چەند کاندیدێک سەر دەخەم چەند کاندیدێک بژێوی ژیانی خودی خۆیان چاک دەکەم بەڵام خودی ژیانی خۆم وەک خۆی دەمێنێتەوە بۆیە سیر دەکەن زۆربەی هەرە زۆری خەڵک و جەماوەر و دەنگدەر کەم وایە ڕوو لە دەنگدان بکات ئەگەر ڕوو لە دەنگدانیش بکات لەوانەیە بە شێوازێک ئیبتاڵی دەنگەکەی خۆی بکات لەبەر وەکو باسمان کرد متمانە نەماوە بە بڵێنەکانیان پاشان متمانەشیان بە توانای گۆڕانکاری ئەو کاندید و حزبانە نەماوە بۆیە بەڕاستی وا چاوەڕوان دەکردەوە ئەو هەڵبژاردنەش وەکو هەڵبژاردنەکانی ڕابردوو گۆڕانکاریەکی ئەو تۆ چ لە ڕووی سەربازی چ لە ڕووی ئابووری چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی ئازادیەکان و مافەگشتیەکان چ
لە ڕووی بتوانین فراهەمکردنی خزمەتگوزاری و بژێوی خەڵکی گۆڕانکاریی ئەوتۆ بکە لەوانێت تەنها بتوانین گۆڕانکاری لە ژیانی چەند کاندیدێت چەند حزبێک بکەین چەند حزبێک ئەگەر پێشتر 18 هێناوە لەوانێ 2016 بێنێ ئەویتر ئەگەر 20 هێناوە پێشتر لەوان ئێستا بیکاتە 23 ئەویتر ئەگەر 2 کورسی بۆ لەوانێ بیکاتە 1 یان 3 کەواتە ناتوانین بڵین گۆڕانکاری ڕاستەقینە و ڕیشەی ئەنجام بدرێت لەناو هەڵبژاردن دوای هەڵبژاردنەکە. بەڵێ سوپاس بۆ بەڕێزێت کاک دڵشاد ئەمەوێت دۆکۆمنتی تۆ بزانم ئەگەر شتێکت ما بێ بتەوێت ئاماژەی پێ بێیت وە ئەشمەوێت باسێکم لەسەرەوە بۆ بکەیت کە حکوومەتی عێراق لە ئێستاە بڕەپارێکی دیاری کردووە بۆ ئەو هاوڵاتیانی کە کارتی دەنگدانیان وەرنەگرتوێتەوە بەڵام بەو شێوەیەش بە هەرێمی کوردستانیشەوە کەس ناچێت کارتی دەنگدان وەربگرێتەوە و زۆر بڕوایان بە پرۆسەکە نەماوە ئەگەر لەسەر ئەمەش کۆمنتی تۆ ببیستم. بەڵێ وەڵاهی من تەمان لەگەڵ بەشێک لە قسەکانی مامۆستا ڕعد هەم کە مەسەلەی کوالیتی کاندیدەکان بەداخەوە ینی کوالیتی کاندید دابەزیوە واشی کردووە کە وەکتە سەرەتای بەرنامەکەش بەڕێزیان باسی کرد کە بەشێکی هۆکاری سیستەمەکەیە بەڵام یەک خاڵ هەیە حەزەکەم لێرە ئاماژەی پێ بکەم ئەویش ئەوەیە کە دەنگدانی خەڵکی شوای کردووە شێوازی سیستەمەکەەوە بەڵێن جۆرێک لە خواست لەسەر ئەو کاندیدانەیە کە شعبەوین و ئەتوانن زۆرترین دەنگ بێنن نەک ئەتوانن زۆرتری ئەدای باشیان هەبێەوە بتوانن زۆرترین تعبیر لە بەرژەوەندی تەنانەت حیزبە سیاسیەکی خۆشیان بکەن بۆ هەر بۆیە ئەبینین کە بەشێک لە ئەو کەسانی کە ئێستا کاندیدن یا ڕۆژێک لە ڕۆژان ئەندام پەرلەمان بوونیان لە شوێنی تر ئەندام پەرلەمانن و ئێستا ئەنێردرێنە پەرلەمانێکی تر بە حکمی ئەوەی کە لێرە دەتوانیانە دەنگ بێنن چاوەڕێەکەن هەمان دەنگیش بێننەوە بۆ ئەوەی لە شوێنی تریش ببنەوە ئەندام پەرلەمان کەواتەمە هۆکارێکە بەنسبەت ئەو بەشداری ڕێژەی بەشداریکردنی خەڵک لە هەڵبژاردننی داهاتوی عێراق دەبعاً لەسەر ئاسی عێراق حملەیەکی بەقوت هەیە کە ناوی حملەی بایکۆتکردنە و ئەم حملەیە لە حیزبە سیاسیەکان هەیە کە بەشێک لە حیزبە سیاسیەکان بەڕسمی بایکۆتی هەڵبژاردنیان کردووە و لەسەر ئاسی شعبیش هەیە بەڕاستی ئەو بەتایبەتی ئەو گەنجانەی کە چوونە خۆپیشاندان و توانیان حکوومەتی عراقی بڕوخێنن و حکوومەتی دووەم دروست بکرێەوە دەڵبژاردننی پێشوەخت ئەوان هێنایەنەکایەوە بەڵام ئێستا بایکۆتیان کردووە و حملەیەکی گەوریان هەیە ئەمانە بۆ بایکۆتکردن ئەوەی کە دەوڵەتی عراقی ئەیکا و حکوومەتی عراقی ئەیکا بۆ ئەوەی هانی خەڵک بدا بۆ وەرگرتنەوەی بتاقاتی دەنگدان و بتاقی ئەلکترۆنی تەنها بەم ئاراستەیە یعنی مەترسیە گەورەکەی بایکۆتکردن لە دەرەوەی هەرێمی کوردستانە ئەلبەت لە هەرێمی کوردستانیش دەنگی بایکۆتکردن هەیە بەشێک لە پارتە سیاسیەکانی پارتە سیاسی بچووکەکان با بڵێن داوای بایکۆتیان کردووە و بەشێک لە خەڵکی تریش کە پێی وایە لە ڕقی حیزبەکەیە بۆ تۆڕەکردنەوە لە حیزبەکەی خۆی کە پێی وایە لەگەڵ خواستەکانی ئەوانەیە داوای بایکۆت ئەکا بەڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ بەڵام لەبیرمان نەچێ ئێمە ژمارەی کورسی محددە یعنی لە بازنەیەکی وەکو بازنەی شارەزور و هەڵەبجە و سێ سادق و پێنجێر کە بازنەی سێ سلێمانیە لە کۆتاییە سێ کورسی ئەچێتە پەرلەمانی عراقەوە جا ئەگەر لەم 230,000 کەس 11,000 کەسی کە لێرە هەیە بۆ دەنگدان ئەگەر 50,000 کەسی بچێتە دەنگدانەوە لە کۆتاییە سێ کورسی هەر ئەڕات بەڵام تەبەن مامۆستای بەڕێزی ئەزانەیە کە شەرعیەتی ئەوەی بە 100,000 دەنگەوە بڕۆن جیاوازە لە شەرعیەتی ئەوانەی کە ئەگەر 50,000 کەس بچێتە دەنگدانەوە واتە تا ڕێژەی بەشداریکردنەکە بەرزتر بێ شەرعیەتەکە زۆرترە بێ قووەتی پێگەی ئەندام پەرلەمانەکە لە ناو جەماوەر بەهێزترە بێ پێگەی حیزبەکە لە ناو جەماوەر بەهێزترە بێ بەڵام لە کۆتاییە مەترسیە گەورەکەی بایکۆت لە عێراقەوە لە بەشێک لە منتیقە سونیەکانە بەڵام لە هەمان کاتیشە ئەمە لە هەرێمی کوردستانیش دەنگەکە هەیە و پێم وایە ئەو ڕێکارەشی کە ئێستا کراوە بۆ ئەوەی کە هەر کەس چێکە مەشتێکی سەیرە بەڕاستی بۆ وەرگرتنەوەی بتاقەتەوە پارە وەربگری لە کاتێکە دەنگدان وەک مامۆستای بەڕێز دەزانێ یعنی ڕێی ئەسەح ئەوەیە کە دەنگدان مافە و مافیش بۆت هەیە ممارەسەی کەی و بۆشت هەیە ممارەسەی نەکەی هەرچەند ئێستا بەشێک مەسەرن لە ئەحزابی دینی ئەڵێن واجبی شەرعیە و بەشێک لە ڕاستیە ئەمە ممارەسەکردنی ماف و پێویست ناکە پارە بدەیت بۆ ئەو یەکێک مافەکەی خۆی ممارەسە بکە کە وەرگرتنەوەی کارتەکەیەتی بەڵام لە هەموو حاڵەتێکە بەشداریکردن باشترە بەشداریکردن ئەگەر بە دەنگدانیش بێ بۆ نەیارەکەی خۆت بۆ ئەو کەسەی کە مەسەرەن نەیاری حیزبەکەی خۆتە هەر گرنگە ئەگەر بە سپیش دەنگ بدەیت هەر گرنگە بەشداریکردن لە هەڵبژاردن گرنگە چونکە مافێکە 4 ساڵ جارێک دێتەوە و ناکرێ هاوڵاتی ئێمە ڕابێنرێ لەسەر مەسلەی بایکۆت چونکە بەڕاستی ئەمە ئەبێتە هۆکاری ئەوەی کە شرعیەتی انتخابی کەم بێتەوە و شرعیەتی انتخابیش کەم بێتەوە هیچ کەسێک زەرەر ناکات تەنها هاوڵاتیان نەبێت چونکە 4 ساڵ جارێک دەسەڵات ئەگەڕێتەوە بۆ هاوڵاتیان و داوای شرعیەتیان لێ ئەکاتەوە و داوای دەنگەکانیان لێ ئەکا و
کەمبوونەوەی ئەمەش کەمبوونەوەی ئەم بەشداریکردنە هیچ زیانێکی ئەوتۆ لە دەسەڵات نادا و لە هیچ دەسەڵاتێکی سیاسی نادا و بەدیلی هەڵبژاردننیش بەڕاستی عنف و تندوتیژی و یەکتر کوشتن و شەڕی ناوخۆ ئەو جۆرە شەڕی ئەهلی ئەوەی کە لە عێراق ڕوویداوە ئەو شتانەیە ئەم بەدیلانە بەدیلی باش نین و پێویستە هەڵبژاردن پاک بکرێتەوە لە گەندەڵیەکانی لە تەزویرەکانی لە خراپەکاریەکانی بەڵام ناکرێ هەڵبژاردن بێئومێد خەڵک بێئومێد بکرێت هەڵبژاردن ووا هەڵبژاردن وێنا بکرێ کە هەڵبژاردن هیچی پێ ناکرێ و خەڵک هەان بدرێت لەوەی کە بەدیلی هەڵبژاردن دۆستنەوە کە ئەمەیان زۆر خەتەرە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستانیش دەنگێکی نەشازە و ناکرێ خەڵکی بیر ڕووناک دعمی ئەم جۆرە لە سەود بکات بەڕاستی. سوپاس بۆ بەشداربووان ڕعەت ڕەفعەت مامۆستای زەقۆ لە شاری هەولێرەوە کە بەڕاستەوە لەگەڵمان بووی دوا بەڕێز دڵشاد نامی پیشاوەگەری سیاسی لە شارە زۆرۆ لەگەڵمان و سوپاس بۆ بەشداربووان سوپاس بۆ هاوکارانم سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری بەرنامەکەمان